زۆر جار لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا دەست دەگیرێت بە سەردەرمانی خراپ و ماوە بەسەرچوودا. لەگەڵ ئەوەشدا لە 3 ساڵی ڕابردوودا بڕی زیاتر لە 1000 تۆن دەرمانی ساختە لەسەر سنووری هەرێمی کوردستان گەڕاونەتەوە بۆ ئەو وڵاتانەی لێوەی هاوردە کراوە. هاوکات لە ماوەی 11 مانگی ڕابردوودا نزیکەی 100 تۆن دەرمانی ساختە و بەسەرچوو لە سنووری پارێزگای هەولێردا دەستی بەسەرداگیراوە. پەیامەکەمان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک دژایەتی خۆمان بۆ دەرمانی ساختە بۆ دەرمانوە ئەو کەسانی کە ئەو ئیشانیان کردووە دانینە دادگا و قورستنی سزایان دەدەین و ئەو دەرمانە هەمووی لەناو دەبین. لە ئێستادا لە شاری هەولێر دوو ئامێری نوێ بۆ دەستنیشانکردنی دەرمانی ساختە و بەسەرچوو دابین کراوە کە ئامێرەکان لە سەرداهاتی کوالێتی کۆنتترۆلی دەرمان لە وڵاتی ئەمریکا کردراوە و بۆ هەر ئامێرێک بڕی 7,000 دلار خرج کراوە و دواتر بۆ پارێزگاکانی سلێمانی و دۆهۆکیش دابین دەکرێت. بیرمان لەوە کردەوە بە باشترین ڕێگا و سەریعترین ڕێگا بتوانین قرار بدەین لە سەر دەرمانی ساختە، چونکە دەرمانی ساختە دەبێت هۆل لە نەفسی ڕۆژدا قرار بدە و دەرمانەکە دەستی بەسەردا بگیرێت و ئیتلاف بکرێت. هاتنی زیاتر لە 1,700,000 ئاوارە بۆ هەرێمی کوردستان کێشەی کەمی دەرمانی لە هەرێم دروست کردووە و بڕیا و دەرمان و پێداویستیا پزیشکیانەی لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێم دەنێرێت بە ڕێژەی زۆر کەم کراوەتەوە. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.